نتوانیتی قرض بکات نتوانیتی کاریگەریەک لەسەر ئابوووریەکەی دروست بکات نتوانیتی ئابوووریەکەی تەکامل بکات باش بکات بۆی کە ژیان و گوزەرانی خەڵک باش بکات کەواتە ئەمە بۆ زانیندی بەڕێزتان دابەزینی نرخی نەوت ڕاستەوخۆ تەئسیری لەسەر کۆی سیاسەتی ئابووری هەیە لە وڵاتەکەی توێیە یعنی ژیانی هەرێکێکمان کە تۆ ئێستا گوێ لەم ڤیدیۆی منە ژیانی هەرێکێکمان بەستراوەتەوە بەچی بەستراوەتەوە بەو داهاتە نەوتیەی کە ئێمە لە فرۆشتی نەوتەوە دەستمان دەکەوێت ئەگەر وڵاتی عێراق نەوتەکەی بە باشی بفرۆشێ ئەگە هەرێمی کوردستان بە نرخێکی جێگیر بە نرخێکی باش نەوتەکەی بفرۆشێ گیڤانی من و تۆی هاوڵاتی باش ئەبێت واتە موچەمە لە کاتی خۆیان واتە بێکار نابین بەڵام بە پێچارەوە ئەگەر نرخی نەوت دابەزی ڕاستەوخۆ من و تۆی هاوڵاتی کاریگەرە بین بەم گۆڕانکاریە کاریگەرە بین بەم دابەزاندنی نرخی نەوتە ئێمە گیرفانمان خراپ ببێت ئێمە ئەشێت بێکار ببین ئێمە ئەشێت ژیانمان قورس ببێت ئێمە ئەشێت دەیان گرفتی تری ئابووری دروست بێت لە وڵاتەکەی ئێمە و پاشان OPEC Format ئەوە باسمان کرد OPEC لە ساڵی 1960 لە بەغدا دروست بووە و control in the 1970 OPEC countries achieved control over more than 55 of the oil supply بەرزان لە دوای ساڵی هەفتا وەک ئاماژەم پێکرد لە 6 بۆ هەفتا ئۆپیک نەیتوانی کاریگەری لەسەر چی دابنات ئۆپیک بە شێوازێکی گشتی نەیتوانی کاریگەری لەسەر نرخەکانی نەوت دابنا بە شێوازێکی گشتی بۆیە لە دوای ساڵی 1970ەوە وردە لە هەفتاویەکان بەدواوە توانیتی تا ڕادێک لە 155 کۆنتڕۆلی نرخەکانی نەوت کا لە بازاڕەکانە یعنی تا ئەم لەحزەیەشی لەگەڵا بێت ئێستا ئۆپیک قووەتێکی زۆر باشیە هێزێکی زۆر باشیە ئەتوانێت تا ڕادێکی باش تەئسیری لەسەر ئینتاج تەئسیری لەسەر ئەکسپۆرت ئیمپۆرت و پاشان واتە هەناردە و ناردنی و پاشان پرایسس لەسەر نرخەکان هەبێت ئەمە مێژووکەی گەڕێتەوە بۆکەی مێژووکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەو کاتی وردەوردە ئەم 5 دەوڵەتە وردەوردە لە دوای ئەوان چەند دەوڵەتێکی تر هات مەسەڵەن ئیمارات هات مەسەڵەن وردەوردە رووسیا هات مەسەڵەن سعودیا وردەوردە فراوانی کردەوە چەند دەوڵەتێکی تر هاتن ناو ڕێکەوتنامەکە و توانیان وردەوردە ئەمانیش لەبەرەوەی کە وڵاتێکی دەوڵەمەندن هەموو ئەم دەوڵەتانە بە یەدەکی نەوت و بە یەدەکی گازی سروشت لە هەمان کاتە بەڵام زیاتر قسە لەسەر نەوتەکەکەی وردەوە دەتوانیان کۆنتڕۆڵیان هەبێت کە توانیان لە 155 نرخەکانی نەوت نرخی عرضکراو لە بازاڕەکانە تەئسیریان لەسەر بێت feasibility in the concept of the growing market demand and the dependency on only a few oil suppliers بەرەزان بە شێوازێکی گشتی هەمیشە یعنی سێکتەری نەوت یاخود بازاری نەوتی چه خواز بێ growing market demand یاخود گەشەکردنی خواز لە بازارە بە شێوازێکی گشتی چیەکات بە شێوازێکی گشتی لەدەست کۆمەڵە کۆمپانیایەکی کەمایە بە شێوازی گشتی لەدەست کۆمەڵە خەڵکانی کەمایەوە تا کۆمەڵە خەڵکانێکی کەم توانای کۆنتڕۆڵکردن یاخود نرخ لە سەردانانی نرخەکانی نەوتیان هەیە تەماشا بکە بەڕێزان سەپلایەرز ئۆیل سەپلایەرز ئەو کەسانی کە عەرزەکەن تەماشا بکە ئەوەی کە زۆر بەهێز ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕێز ئەمڕۆ سێکتەری نەوت بە شێوازێکی گشتی ڕاستە ئێمە خاوەنی نەوتین ڕاستە ئێمە خاوەن حەقی نەوتین لە وڵاتەکەی ئێمە لە خاکەی ئێمە بەڵام بە شێوازێکی گشتی ئۆیل سەپلایەرز چ نرخەکەی بێت چ ئینتاجەکەی بێت چ هەر شتێکی بێت لە دەستکیە لە دەست ئەفیو ئۆیل سەپلایەرز لە دەست ژمارەیەکی کەمی عەرزکەرانی نەوتەیە مەسەڵەن ئەمریکا ئەمڕۆ ئەتوانێت بە ئارەزوی خۆی یاری بە نرخی نەوت بکات سعودی عەرەبیە توانێت بە ئارەزوی خۆی یاری بە نرخی نەوت بکات یاری بە ئینتاجی نەوت بکات وەکو بەڕێستان ئەزانن لە ماوەی ڕابردووە یعنی قورسترین ململانەی سیاسی و ئابووری و بازار کەوتە نێوان سعودیە عەرەبیە و رووسیاوە هۆکارەکەی بۆ چییە گەڕایەوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕایەوە مەسەڵەن کۆک نەبوون لەگەڵ چییە لەگەڵ ئینتاجی نەوتی ڕۆژانەیە تەماشا بکەن بەڕێزان سعودیا یەکێکە لە بەهێزترین هاوپەیمانە استراتیژیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە سعودیا ڕاستەوخۆ لەژێر تەئسیراتی سیاسەتی وزەی ئەمریکایە واتە ئەمریکا هەرچ ئێعازێکی سیاسی و ئابووری یا سیاسەتی وزە باب بە سعودیا جێبەجێ ئەکات هەمووشمان ئەزانین رووسیا و ئەمریکا دوو بلۆکی بەهێزی اقتصادین و گەرمترین ململانەیە یاخود ساردترین ململانی گەرم و سارد لە نێوان ئەمریکا و رووسیایە ئەمریکا بۆ ئەوەی زەربەیەکی بەهێز لە اقتصادی چ رووسیا چ ئێران بات کە ئەم دوو دەوڵەتە بە شێوازێکی سەرەکی پشت بە فرۆشتنی نەوت یاخود پشت بە داهاتە نەوتیەکانە بەستن بە تایبەتی ئێران
يعازيان بسعودية الله تو إنتاج زور بك الروجانا يا أرزي نوت زيابك نوتي زور إنتاج بك زور بك بازار لبيناو دا بازارني نرخك راستخو سعودية بقسي كيكا بقسي أمريكا بولدان لشي بولدان لروسيا وبدرجية كم بولدان لإيران إيران جمهوما نازان لصا شخص وحفتاي داهاتي قشتي لولاتي إيرانا باش بنوتها بستيت باش بترانزيتي نوتي أبستيت لقروي هرمزوكا لنوكندي سويسو تماشاوكا برازان نوكندي سويس كبرستان لوي برجوتان كوتبيت استقورترين بازاري آوية لسر آسي دنيا كالصا بستويكي نوتي همو عالم همو زوي نوتي همو زوي لنوكندي سويسو ترانزيتي بازار النو دولتي كانت نوكندي سويس لدسي كيا نوكندي سويسي لدسي إيران راستخو تأثير لسر نوكندي سويسي كواتا إيران لرقي أم نوكندوا توانيتي تاراديكي باش تأثير لسر سياستي وزابت وتأثير لسر نرخي نوتبين لسر آستي بازار كان الدنيا بو أمريكا أزارت إيراني كي لو دولتاني كجورتني محاربي جنگي سياسي وجنگي عابوري جنگي عينيش تاراديك جنگي سربازيش لنيواني أنا هي تاراديك كم تازور بو أويك الاقتصادي إيران بعد چیکات الله السعودية عربي تو بيوستا نرخي نود داغريد بچي بزور إنتاج كرتن بخستنا روي نود لبازار كان الدنيا بو أويكا نرخي نود دابزه سعودي على من برميلي كي نود ب$10 يعني خلق الرواب سعودية كان لكاتك السعودية زورتني احتياطاتي نوتيا كواتا برزا بشوازي كي قشتي أرسكتني نود بشوازي كي قشتي لدست شان دولتي كي دنيا وباشان between 97 and 1973 the price of oil barrel passed from $1.8 to $3.1 برزا وقع ما جنبيك لدوي صالي 1960 كاتك أوبيك دا مزرا وردور تا صالي 1970 يقرتو نبون أم وطنك بون هوكاري دروزبوني أوبيك يقدم نبون سياستك يقرتوي نوتيان نبون بلام وقع ما جنبيك لدوي صالي 1970 حفتا ويك حفتا ودو حفتا وسي وردور نرخي نو تشيكر تماشا بكن وين برايس موفمنت وردور نرخي نو تشيكر جولي بيكن وردور نرخي نو برزو ولا تشانيكو passed from $1.8 to $3.1 ليكو بوينت 8 سنتوا $1 سنتوا برزو بو $3 1 سنت كواتا وردور نرخي نوتيش بشوازي كي قشتي آلوغورك وردورده بحاي لسرداندا وردورده نرخي نوت برزو بو لبروي خواز وردورده زور بو لسر نوت بو چند دولتك بو توانيان استفاده لنوت كن بو برهميناني بنزين بو برهميناني غازوايل بو برهميناني ديان فاكتوري تركه بيويستو لرونوا ياخذ لنوتو انتاجك باشان برزان وردورده نرخكاني نوت ياخذ سياستي نورتي هرچنه جي بي خوي ناغري بلام لصالي 1980 لحفتا بو هشتا چی بو نرخی یاخود بازاری نوتی لسر استی بازار کان ببورن لسر استی بازاری نو دولتیا توشی شوک آبوری بو تماشا کنزس ببورن لا شخص بو حفتا او هیچ او شوک بو بلام ورده لحفتا بو هشتا جاری کتر توشی شوکی کتر بو ایبا طبعا خما نزانين $1 بو $3 نرخي حقيقي برميلي نودنيا بلان بهوي ام شوكة اقتصادية وياخد بهوي ام قرجي آبوريو كدروس بو لسر استي بازار كان تماشاكن لا هشتاكان حربي ايران عراق كرا لا هشتاكان حربي كنداو كرا لا هشتاكان قرسترين جنجي سارد شري سارد لنيان أمريكا وروسيا هبو لهشتا كان زورتين حرب كان هبو تش أوروبا بيت تش أمريكا بيت تش إيران بيت تش روسيا بيت حربي كي قوية هبو لسر أستي بازار كان الدنيا كواتا the 1970 and early 1980 the price of oil remained high but stable over the 1970 around $20 per barrel برزا لدوي صالي 1970 كان
لحفتا بو حفتا وبينج لحفتا وبينج بو هشتا اگر بيكين مقارنه بكين بشوازي تكراي لحفتا وبينج بو هشتا لدواء أمريكا ورده شوك بازار شوكي بردا ورده بازار كان بروجيجيري أروشنوا لحفتا وبينج بدواء ورده نرخيني برزو زيادة بهاي كوتا سر زيادة خاص شو أسر نوت سيكتري نوتي تماشاكي بو بچنك بو $20 بو هر برميل وباشا developed countries started to worry about the exhaustion of the oil reserve and reliable supply source. سيركن برازان ليرو ولاتاني تازه شكردو وردودا ترسيان هبو لوي كتشيب كان ترسيان هبو لوي كزياتر نرخي نوت دابزي ياخد برزوبي اما زياتر ترسيان لتشيبو اما زياتر ترسيان لدابزاني نرخي نوت هبو ولاتي كوكو عراق ترسي هبو